میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئارام قادر مامۆسای زانکۆمان کردووە کە ڕاستەوخۆ لە ڕاپەڕین و لە ڕانیەوە لەگەڵمانایە بە خۆشحاڵیەوە باسی ئەم بارودۆخەکەین و هۆکارەکانی و بزانین چارەسەرەکانیش چین لە لای دکتۆر ئارام. دکتۆر ئارام سڵاو لێبێت و بانیت باش هیوادارم زۆر باش بیت. ئەگەر ئەم کۆی ئەم ڕووداوانە کۆ بکەینەوە پرسیاریەوە لە جەنابە بکەین کە هۆکاری دروستبوونی ئەم گرژیانە یاخود هۆکاری ڕێگنەکەوتنی ئەم دوولایەنە لە سووریا جەنابتان بۆچی ئەگەڕێنەوە و بۆ هۆی ئەوەی کە ئەم ڕووداوە نەخوازراوانە ڕووبات لە سووریا و بە تایبەت لە شاری حەلەب. سڵاوتان لێبێ بەیانی ئێوە و ستافی کەناڵی کورسات و بینەرانی هێژا باش. ڕاستیدا ئەم ڕووداوانە تەنیا پەیوەندی بە گرژی دوولایەنەوە لە نێوان دەسەڵاتەکەی جۆلانی و دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتیان خۆ سەری ڕۆژاوادا نییە، بەڵکو حەلەب ناوچەیەکە چاوی زۆری لەسرە، ناوچەیەکە کە ململانەی زلهێزانی ئیقلیمی و زلهێزانی جیهانی وەکو بەهێزکردنی هەژمونی خۆیان لە سووریا بە تایبەت لە ڕووداوەکانی بەهاری عەرەبی هەتاوەکو دەگاتە کەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد، ئەوانە دەیانەوێت جێگە و پێگەی هەژمونی خۆیان لە ناوچەکەدا بەهێزکەن و لە ئێساشدا دۆخی سووریا بە شێوەیەکە کە هەم تورکیا هەم ئێران هەم رووسیا و هەم فەڕەنسا بەریتانیا ئەمریکا ئیسرائیل دەیانەوێت هەژمونی خۆیان لە وڵاتەدا بەهێزکەن بۆی کە دەسەڵاتی سیاسی و سەربازی و اقتصادی و کۆنتترۆلیان لە ناوچەکەدا زیاتر بێ. لەبەرەوە کە ئەم کێشە و ململانەیە وەکو گوتم تەنیا لە نێوان دوولایانی کوردی و ڕژێمەکەی جۆلانی دانیە، بەڵکو لەوە قوڵترە و دکتۆر ببرە کە ڕاشتە گرم، بەڵام یعنی ئەگەر قسەکەی جەنابەت کە هەژمونی ئەم دەوڵەتانی کە باس کرد لە ناوچەکەیە بیانێ هەژمونیان زیاد بکەن، باشە ئەم هەژمونە بۆ لە ناو شارە عەرەبیەکانە ڕوونایە، بۆ لە پایتەختەوە دەست پێ ناکا، بۆ لە شارە گرنگەکانی ترەوە دەست پێ ناکا، بۆ ئیلا لە ناو ناوچە کوردیەکانەوە یان ئەم هەژمونەی خۆیانە سەپێنن. پرسیارێکی گرنگە دەبێت ئەوە بۆ هاونیشتیمانیانی کورد ئەوە بۆ دڵسۆزانی نەتەوە نیشتیمان ڕوون بێ کە لە ئێستادا کورد لە ڕۆژاوە خاوەنی پرۆژەیەکی سێەمە، واتە ناکەوێتە تەڕەف لە هیچ دوولایانی ناکۆک یا سێلایانی ناکۆک یا چوارلایانی ناکۆک، بەڵکو وەکو ڕێگەیەکی بەدیل کە ڕێگەیەکی خۆسەریە ئەوان خاوەنی پرۆژەیەکی خۆمەندانە خۆسەریانن. جا ئەم هەموو فشار و پەلاماردانە بۆ سەر هێزەکانی سووریای دیموکرات، بۆ سەر یەکینەکانی پاراستنی گەل، بۆ سەر هێزەکانی ئاسایشی ناوخۆ، بۆ سەر گەڕەکە کوردنشینەکانی حەلەب، بۆ ئەوەیە کە ئەوان ببن بە تەرەفێک لەو تەرەفانە یەکلا ببنەوە. بەڵام لە ڕاستیدا ئەم پرۆژەیە و ئەم پارادایمە هەر لە سەرەتاوە وای نیشانی جیانداوە کە مۆدێلێکی کوردی پێکەوە ژیانە لەگەڵ نەتەوەکانی دیکە ناچێتە ژێرباری هەژمونی هیچ یەکێک لەو دەوڵەتە هەژمونگەرانەی کە دەیانەوێت کورد جارێکی دیکە وەکو سەرباز و وەکو کەواسوور و وەکو بەرلەشکری خۆیان بەکاربێنن. بەڵێ دکتۆر، لە ئێستاە یەکێک لە وڵاتانی کە باسێ کرد بۆ منە ئەنقەرە دەباتە تورکیا پشگیری خۆی بۆ دیمەشق دووپات کردوتەوە یارمەتیدانی لەو ڕوبەڕووبوونەوەیە کە لەگەڵ کوردایە. ئەمە هۆکاری ئەوەیە کە بەیەکەوەیەکیان گرتووە دژی کورد بجەنگن یاخود ئەمە پەیوەندێکی نوێ یاخود بەیەکەوە بڕیارێکی نوێیان دەرکردووە، واتەمە هیچ پەیوەندێکی بە کوردەوە یاخود هۆکارەکە چییە؟ بێگومان پەیوەندی بە کوردەوە هەیە، بەڵام لە بیرمان بێت کە کوردیش ئێستا لە نێو ئەم ململانیانەدا سنگێکی قورسی هەیە و ژمارەیەکی قورسە و پێگەیەکی تۆکمەی هەیە لە نێو گەل و لە نێو خاک و جوگرافیا و جیۆستراتیژی و حتا لایەنە سیاسی و سەربازی و اقتصادیەکانیش. بۆ نمونە حەلەب کە بە گوێرەی سەرژمێریەکانی 2004 ژمارەی دانیشتوانی لەسەر و 4 میلیۆن بۆ کە ئێستا کە ئەم ژمارەیە زیادی کردووە، هەمیشە وەکو پایتەختی ئابووری سووریا و وڵاتی شام ناسراوە و وەکو گەورە شاری سووریا تەنانەت لە وڵاتی ئەوەی کە پێی دەڵێن شامیش پێگەیەکی زۆر گرنگی هەیە، کەواتە ئەم کێشەیە تەنیا ئەوە نییە کە بڵێن لە ناوبردن و سڕینەوەی کورد کێشەکە کۆتایی بێت. ئەگەر دیقەت بدەن لە ساڵی 2012 کە یەکەم جەنجی گەورە بۆ ماوەی 4 ساڵ تا 2016 لە حەلەب ڕوودەدا، سەربازانی جەیشی سووریای ئازاد و جەبهەی نوسرە و چەتەکان زۆر مەبەستیان بۆ کە حەلەب کۆنتترۆل بکەن. لە ساڵی 2024 بەر لە کەوتنی ئەسەد لە مانگی نۆڤەمبەردا جارێکی دیکە ئەم هەوڵە
دروست بووە بۆی کە حەلب بکەوێتەوە ژێر ڕکەفی ئەوانە وەکو گرەیەکەم بۆ تورکیا هەم بۆ سەربازانی جۆلانی ئەم حەلەبە ماوەتەوە کەواتە حەلب لە مێژوشدا وەکو گرەیەکی نەکراوە وایە لەو ململان لە مێژویانەی کە یەکاڵانە بۆتەوە بەڵام ئەم جارە کورد وەکو ڕێخستنی کۆمەڵگە ڕێخستنی خۆی بۆ خۆی بەرگری لە خۆی دەکەواتە هاونیشتیمانیان هاوڵاتیان لە ماڵەکان دیا بۆ چەکە سوکانی کە هیانە خۆیان بەرگی لە خۆیان دەکەن ئەم گرێ هەم بۆ تورکیا هەم بۆ جۆلانی گرەیەکە هی ئێسانیە یعنی بەر لە کەوتنی ئەسەدیش و لەگەڵ بەهاری عەرەبیش حەلب بۆتە گرەیەکی زۆر گەورە بۆیان کەوە تاکو ئێستا بۆیان نەکراوەتەوە بەهۆی جەنگاوەران و شەڕڤانان و یەکینەکانی پاراستنی گەل و ئاسایشی ناوخۆ و هێزەکانی سووریای دیموکرات نەیانتوانیوە ئەم گرەیە کۆنتترۆل بکەن و ئەوەش بکەنە بەشێک لە جێگە و پێگەی هەژبوونی خۆیان واتە تەنها لە ئێستا بەرگریکردن تەنها بە بەرگریکردن ئەتوان بەردەوام بن یاخود هیچ ڕێگایەکی تر نییە بۆ ڕاگررتنی ئەم شەڕە بێگومان ئێمە دوێنێ شەو شاهیدی بردومانێکی زۆر سەربووین بەسەر هاوڵاتیان و خەڵکی سیڤیل و دامەزراوە خزمەتگوزاری و تەندروستیەکان و تەنانەت وێزگەکانی کارەباش ئەمە لە کاتێکدا هەوڵی دانووسان هەبوو بۆ ئەوەی کە ئەم داواکاریە نێودەوڵەتی و ناوخۆیی کە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە پارچەکانی دیکە هەیە و حتا بە داواکاری ئیسرائیلیەکان ئەمریکیەکان خودی تورکیاژەوەی کە لە میدیادا باز دەکات لەگەڵ ئاشتی دابن بەڵام ئەوان لەگەڵ دانووسانەکە پەلامارێکی ئەو تۆیان کردوتە سەر حەلب کە بەزەندە دەکرێت بە 40,000 سەرباز و چەتە ئەم پەلامارەیان ئەنجام دابێت و 80 تانک و زرێپۆشیان بەکارهێنابێت جگە لە درۆن و چەکی دیکە ئەمە ئێمە ناڵین ڕێگەی شەڕ ڕێگەی یەکلاکەرەوە و کۆتاییە بەڵام دەبێ وانە بزانن کە گەلێک لە ئێستادا لە سووریا ئیرادەیەکی هەیە دەبێم ئیرادەیە لە بەرچاو بگیرێ دەبێت خۆسەری و خۆبەڕێوەبەری و خۆپارێزی یەکینەکانی پاراستنی گەل و هاوڵاتیان حسابی بۆ بکرێت کورد متمانەی بە هیچ دەوڵەتێکی زلهێزی ناوچەیی جیهانی بەم شێوەیە نەماوە یاخود لاواز بۆ کە بیپارێزێ لە جینۆساید و لە سڕینەوەی کللتوری و جوگرافی و دیمۆگرافی و مرۆیی و تاکۆتایی لەبەرەوە دەیەوێت خۆی بەرگری لە خۆی بکات لە ئێستاداکە دەوڵەتێکی بەهێزی ئەوتۆنیە کە پارێزگاری لە بوونی کورد بکە بەبێ مەرج واتە وەکو بوونێکی نەتەوەی ئینسانی بەڵکو هەمویان مەرجیانەوەیە کە تۆ وەکو سەردەمی دەوڵەتی عوسمانی و سەردەمی جەنگەکانی جیهانی و ئەمانە دەبێت کورد بەشێک بێ لە هەژمونی ئەوان لە سوپای ئەوان لە داگیرکاری ئەوان و پێش لەشکری ئەوان کورد لە ئێستادا ئەوە قبول ناکات. باش دکتۆر لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بەوە کرد کە ئەم سەر هەڵدانە یاخۆت ئەم گرژی و ئالۆزیانە لە بۆ بەهاری عەرەبی ئەگەڕێتەوە پێ دوایە هێشتا بەهاری عەرەبی کۆتایی نەهات بێ لەو ناوچەیەوە ئەم ئالۆزیانە یاخود ئەم ناکۆکیانش هەر درێژکراوی ئەو ئالۆزیانەی سەرەتایی بەهاری عەرەبی بێ کە ئەو بینیمانەوە گۆڕانکاریانی کە ڕوویاندا بەڵام سووریا بەهۆی دەسەڵاتەکان و بەهۆی دیکتاتۆریەتی ئەسەدەوە بەردەوام بوومایەوە ئێستش نەتوانرێ ئەو سووریا دیموکراتە پێک بهێنرێت کە هەموو چاودێران و هەموو وڵاتان چاوەڕێی ئەوە بوون کە لە دوای نەمانی ئەسەدەوە ئەم گۆڕانکاریانە ڕووبات لە ڕاستیدا بەهاری عەرەبی ئەزمونێک بوو کە گەلانی وڵاتانی عەرەبی و گەلانی وڵاتانی ناوچەکە بۆ خۆیان گۆڕانکاری لە سیستەمی سیاسی خۆیان و لە دەسەڵاتدارەتی خۆیاندا بکەن بەڵام ئەمە هەرزوو لەبار چوو بەهۆی ئەوەی کە زەمینەسازی کللتوری ڕۆشنبیری هۆشمەندی لە ئارادا نەبوو و دەسەڵاتی سیاسی ناوەندگەراژ لەو ناو دەوڵەتانە ڕێگەی بۆ خۆش نەکرد بوو کە گەلی وشیار بتوانێت دەسەڵات و سیستەمێکی دیموکرات دابمەزرێنێ بۆیە ئەمە لە سووریاش بە هەمان شێوە ماوەتەوە ئێستاکە ئێمە دەبینین نیزامێک گۆڕاوە بە نیزامێکی دیکە تەنیا لە ڕووی مەزهەبیەوە بەرگێشی دیکەی بەبەرداکراوە ئەگەر نە ئەم نیزامە تازێ ئامادەیە سازش بۆ ئیسرائیل بکات کە هەنی وەکو دوژمنێکی مێژووی دینی گەورە هەژماری دەکات سازش بۆ تورکیا بکات سازش بۆ رووسیا بکات سازش بۆ ئەمریکا بکات و هەردەمەی لە وڵاتێکە بۆ ڕێکەوتن تەنیاش ئامانجی ئەوەیە کە بەشێک لەو پێگەی کە هەیەی لەسەر حسابی کوردەکان ئەم پێگەی ڕابگرێت کەواتە لە سووریاش نیزامێکی دیموکراتی ناوەناوەند دروست نەبوو بەڵکو سیستەمێکی سیاسی میلیشیایی لومپەنی دروست بوو کە هەموو کێشەکان دەیەوێت لە لولەی تفەنگ بەڵام لە ڕێگەی ئیرادەی دەوڵەتانی دیکەی هێز و پاوانخواست لەسەر حسابی چەسانەوەی کردو لە ناوبردنی کەمینەتەوەکانی دیکەی وەکو دروست وانە یەکلا بکاتەوە. باش دکتۆر لە بەڵام ببوورە بەهاری عەرەبی کۆتایی نهاتووە
کۆتایی نهاتوە دەست خۆش باش دکتۆر لە دروستبوونی ئەم گرژی و ئالۆزیانەوە وڵاتێک کە بەڕاستی بەخۆی و بە سەرۆکەکەی و بە کاربەدەستەکانی و کە خۆیان مەشغوڵ کردو بەم بارودۆخۆ تورکیایەوە ئەیبینین ڕۆژانە لەلایەن وەزیری دەرەوەی تورکیاوە لێدوانە درێ لەلایەن سەرۆک کۆمارۆ لێدوانە درێ لەلایەن بەرپرسانی میتەوە لێدوانە درێ ینی چۆنەڵی ئالۆزیەک و شڵەژاویەکیان پێوە دیارە هۆکاری ئەمە چییە کە تورکیا بەم شێوەیە پشتیوانی خۆیان چەند جارێک بە فەرمی لەلایەن دەوڵەت کاربەدەستانی دەوڵەتیشەوە بۆ ئەحمەد شەرع دووپات کردوێتەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی تورکیا لەم نێوەندەیە ئێوە چی بەدەست بێنێ ئێوە چی دەست بکەوێ لە ڕاستیدا ئێمە دەزانین کە ژانێکی نوێ جیهانی گرتووە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ئەوروپا و دوای پێکدادانەکانی ئۆکراین و رووسیا ئەم ژانە نوێیە ژانی لەدایکبوونی مۆدلی نوێ دیزایانی نوێ نەخشەسازی نوێ و دووبارە سنوور کێشانەوەی نوێ لەو نێوەندەدا تورکیا دەوڵەتێکی تا ڕادەیەک بێ هاوپەیمان کەوتووە هاوپەیمانە دێرینەکانی کە بە ئاشکرا و نەئاشکرا ڕۆژانێک لەگەڵی کۆک بوون لەسەر کوتکردنی کورد و دەوڵەتانی دیکە ئێستا ئەم هەژمونە گەورەیە نەماوە و خەونی فراوانخوازی ئێرانیەکان بەم هەموو لوقوپۆپەی لە دەوڵەتانی دیکە هەیان بووە نەماوە دەبینین کە ئەم پێکدادانانی کۆتایی لە سەرەتای ساڵی نوێدا لە کۆتایی لە حەلەب ڕوویداوە لەگەڵ ڕاسان و بەرخودان و شۆڕشی ژنجیان ئازادی ئێران ئەویش دەستی پێکردێتەوە کەواتە تورکیا لەو نێوەندەدا دەگەڕێ حتا ئەگەر دەسەڵاتێکی لاوازی ژوێت هاوپەیمانی نوێ دروست بکات بە تایبەت دوای ئەو هاوپەیمانەتە نوێیانەی کە ئیسرائیل لەگەڵ یۆنان لەگەڵ قوبرس و لەگەڵ وڵاتانی دیکە وردە وردە خەریکە ئەم نەخشەیە کە هەیەی بیباتە سەر و دووبارە نەخشە کێشانەوە و دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر کۆنتترۆلی بە تایبەت ئیسرائیلەکاندا بێت لەبەرەوە تورکیا لە ناو خۆشیدا هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە بارودۆخێکی سەقامگیری نییە هەتاوەکو کێشەی کورد چارەسەر نەکرێت و مافەکانی کورد دانی پێدانەندرێت لە ڕووی دەستوری و لە ڕووی یاسانی و دەوڵەتیەکانەوە ئەم دەوڵەتە سەقامگیر نابێت لەبەرەوەی کە بەشێک لە کێشەکانی خۆی دەبات بۆ دەرەوە بەشێک لەو هێزانەی کە هەژمونی گەورەیان هەیە بنمونە لە ئێراندا بێ یاخود لە عێراقدا بێ یاخود لە تورکیا بێ لە سووریا بێ کە کوردەکان هێزی ڕەسەن و سەرەکی ناوچەکەن دەیبات لە شوێنێکی دەروی وڵاتەکەی ئەم کێشانەی پێ دروست دەکات بۆ ئەمەش باشترین زەلکا و باشترین شوێن سووریایە کە دەسەڵاتێکی کاتی هەیە دەسەڵاتێکی ناشەرعی هەیە دەسەڵاتێکە کە لە ڕێگەی هەڵبژاردن و دەنگدان و ئیرادەی گەلەوە نهاتووە. بەڵێ دکتۆر لە ماوەی ڕابردوودا ڕێکەوتنێکی نێوان ئیسرائیل و سووریا ئاشکرا بوو بە سەرپەرشتی ئەحمەد شەرع ئەمە ئەم هێرشانی کە بۆ سەر ئەم دوو کەڕەکە ئاگرێ یاخود بۆ سەر کورد دەکرێت بە پشتبەستن نییە بەم ڕێکەوتنەی کە کراوە بێگومان ئەم ڕێکەوتنە کاتی خۆشی ڕێکەوتنێک بوو کە قوڵایی سنوور بگوازنەوە بۆ ناو دەوڵەتی دراوسێ پێشتر تورکیا ئەوەی کردووە لە داگیرکردنی ئەفرین و سەرەکانی 15 کیلۆمەتر بە قوڵایی هێزەکانی سووریای دیموکرات پاشەخشەیان کرد بۆ ئەوەی کە ئەم متمانە نێودەوڵەتی دروست بێ کە ئەم کێشەیە بە ئاشتی چارەسەر بێ بە هەمان شێوە جۆلانی بەبێ چەک بەبێ بەرەنگاربوونەوەی ئیسرائیلیەکان بەبێ ئەوەی کە هیچ ناڕزایەتێک بنوێنێ بە هەمان شێوە قوڵایەکی زۆر لە سنوورەکانی ئیسرائیل و بەرزایەکانی جۆلان کشاوەتەوە و چەندین شار و شارۆچکەشی تێدایە بۆی کە ببێتە سنووری دوورخراوە و دووەمی دەوڵەتی ئیسرائیل ئەمە بۆچیە هەمووی لە پێناو ئەوەیە کە لەلایەک بەرژەوەندەکانی تورکیا و بەرژەوەندەکانی ئیسرائیل لەسەر حسابی ئەم دەوڵەتە شلۆقە فشەڵاکە دەوڵەتێکی حکومدارێکی شکاتی هەیە و حکومدارەتێکی ستەمکاری هەیە لەو لاشەوە لەسەر حسابی کوردەکان بێ بەڵام کوردەکان وەکو جۆلانی رازینین بەوەی کە خاک و نیشتیمان و زێد و بڵێن بوونی ئۆتۆلۆژی خۆیان ڕادستی هێزەکانی نەیار بکەن ئەوان لەسەر زەمینی خۆیان بە پێوە دەوەستن و ئەنجومەنەکەش ئۆکیەوە باستان کرد بڕیاری ئەوەی داوە کە تاوەکو مردن لەو شوێنانە دەمێننەوە ئەگەر بێت و باوەڕ وایە ئەم جەنگە درێژە بچێشێت کورد جارێکی دیکە وەکو کۆبانێ وەکو ئەفرین و مێژووی درەوشاوی دیکە دەبێتەوە بڵێن سمبولێکی گەورەی ژیانی لە بەرخۆدان لە بەرەنگاری لە دژایەتی تیرۆر چونکەوەی ئێستا شەڕدەکا بەڕاستی هەمان ئەو گروپە تیرۆریستیانن کە پێشتر لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ هێزە کوردیەکان شەڕیان کردووە لە تەک
داعش و ئەو هێزەی کە تاریکایی و تارمایەکی ئێجگار کوشندەی پێبوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام کورد لەو نێوانەدا بەتایبەت بە فەزلی هێزەکانی سووریا دیموکرات و پێشمەرگە لە باشووری کوردستان نەیهێشتوە بە یارمەتی هاوپەیمانان کە ئەم تارمایی و تاریکاییە ساڵانێکی تاریک بۆ ئێمە دروست بکەن. بەڵێ دکتۆر لە دوای بڵاوبوونەوەی و هەواڵەی کە ئیسرائیل لەگەڵ بەرپرسانی سووریا و ئەحمەد شەرع خودی ئەحمەد شەرع کۆبوونەتەوە وە ڕێکەوتنیان کردووە لە میدیاکانەوە بڵاو بووە کە ئەحمەد شەرع بە تەواوەتی چۆنەڵێ خۆی تەسلیمی ئیسرائیل کردو و دەوڵەتی سووریا لەژێر کاریگەری ئیسرائیلا بێت و بتوانێت پەیوەندیەکانیان بەهێز بکەنەوە. پێدوان نییە ئەم لێک نزیک بوونەوەی ئیسرائیل و سووریا وای لە وڵاتە زلهێزەکان کردووە کە چاوپۆشی بکەن لەم بارودۆخی کە ئێستا ئەگوزارێت و بەڕەسمی و یاخود بە فەرمی نێنە سەر هێڵ بۆەوەی ئەم کێشانە چارەسەریان بۆ بکرێ؟ بێگومان هەموو ئەو وڵاتە زلهێزە ناوچەی و جیهانیانە کاتێک کە دەسەڵاتی شەرع وەکو گوتم لەلایەن گەلەوە هەڵ نەبژێدراوە و لەسەر سینێکی زێر وەکو کێکێک نراوەتە بەردەستی کە حکومداری سووریا بکات بەڵام بە هاوکاری ئەو دەوڵەتانەی کە هێناویانە لەم نێوەندەشدا کەسێک کە بەم شێوەیە هات پێتە سەر دەسەڵاتدارەتی بێگومان دەسەڵاتدارەتێکی ڕەسەن پیادە ناکە لە پێناوگەلەکەی بەڵکو لە پێناو ئەو دەوڵەتانەی کە هەمیشە وەکو پشتیوان و تارمایی بەسەریەوە دەمێنەوە خواست و بەرژەوەندەکانی ئەوان دەپارێزێت و شەڕیان بۆ دەکات. خۆ ئەگەر کورد نەک ئەوەی کە شەرع و دەسەڵاتەکەی دیکە بەڵکو زۆر کەمتر لەوە بۆ ئیسرائیلیەکان بۆ تورکیەکان بۆ ڕوسیەکان بۆ هەموو ئەو دەوڵەتانەی دیکە بکات زۆر لەوە زیاتر هەژمونی گەورەتر دروست دەکات. بەڵام ئێستا جنگاوەرێکی نامۆ ئەم بارودۆخی کە هەیە لە سووریا و لە ڕۆژ ئاوا ئیسرائیل بە فەرمی لەلایەن وەزیری دەرەوەی وڵاتەکەی ئەڵێ ئێمە چاودێری بارودۆخی دروستەکانەکەین ئەگەر بێت و هەر هاوڵاتێکی دروست ڕوبەڕووی هەر کێشەیە یاخود هەر گرژیەک لەو ناوچەیە بێتەوە ئێمە بەرپەرچیان ئەینەوە باشە بوو یعنی ئەوان بەو شێوەیە بەرپەرچی ئەوایەنەوە ئەگەر هێرش بکرێتە سەر دروستەکان و هێرش بکرێتە سەر ئەو ناوچە سنوورانەی کە لەگەڵ ئیسرائیلە ئەی خێر بۆ ئەملا بە شێوەیەکی ترایی ئەمەی ئەملا چیە ینی ئەمە فەرق و جیاوازەکەی بۆ چێ گەڕێتەوە؟ دەبێت ئەمە ڕوون بکرێتەوە دروستەکان یەکێکن لەو کەمینە ئیتنی و ئاینیانەی کە چەسانەوەی زۆریان چێشتووە هاوشێوەی گەلی کورد بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆریان کە کۆچیان کردووە بۆ ئیسرائیل و شێوازی ئاینداریەکەیان ڕێگەی ئەوە دەدات ئەوان بە یارمەتی ئیسرائیل و بەهەڵکردنی ئاڵای ئیسرائیل بۆ ئەوەی کە مانەوەی خۆیان بپارێزن لە بەرامبەر ئەو دەسەڵاتە تیرۆریستی و بەربەرەی کە هیچ جیاوازی قبول ناکە ڕازی بوون کە سێبەری ئاڵای ئیسرائیل بەسەریانەوە بێ بەڵام دەبێ ئەوە بڵێن کە وەکو گوتم کورد بەوە ڕازی نیەت کە لەژێر سێبەری ئاڵایەکی دیکەدا بوونی خۆی نیشانی جیامدات ئامادەی هاوپەیمانێتیە ئامادەی هاوسەنجیە ئامادەی هاوبەشیە ئامادەی پێکەوە ژیانی دیموکراتە ئامادەی پارادایمێکی پێشکەشی نەک تورکیا کردو پێشکەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیان کردووە کە پرۆژەی چارەسەری دیموکراتیک و پێکەوە ژیانی ئاشتیانە و دیموکراتیانەی گەلانە بە هاوسەنجی لەسەر وەختی ئەوەی کە کورد لە ڕوویەکەوە ڕووی ئاشتی خوازی نیشان دەدات بەڵام دەبێت بزانێت چەکەکەشی هەیە بۆی کە بەرگری لە خۆی بکات کەواتە کورد وەکو درۆزەکان نییە جیاوازە هێزی کورد هەژمونی کورد پێگە و ڕەسەنایەتی کورد لە ناوچەکە هی ئەوە نییە بڵێن سازشی لەسەر بکات ئەوان چاوەڕی سازش لە کورد دەکەن بۆ ئەوەی کە کورد لە مێژوودا بۆی ڕوون بێت دوو خاڵی گرنگ یەکێکیان لە سەردەمی یۆنانی و لە سەردەمی هزر و فەلسفەی ئیسلامی بەتایبەت لە ئیبن ڕوشد کورد وەکو جەنگاوەری ئازا وەکو فەزیلەتی گەورە لە کتابەکان و نووسراوەکان و شارستانەتیان ناوی هاتووە دووەم وەکو پرسی دین کورد لەبەر مەسەلەی دینی نییە کە بچەوسێنرێتەوە ئەسڵەن ئەمە ئەوان نکوڵی لە حەقیقەتی نەتەوەیی و ئەم جەنگاوەریە دەکەن لەو سەرزەمینە ئەجا کورد ڕەسەنەتێکی گەورە وەکو بڵین داربەڕوویەک ڕیشاڵەکانی بەم خاکە و بە قوڵایی ژێر تاشە بەردەکانیش ڕۆچەتە خوارەوە کورد سازش لەسەر ئەم بوون و ئەم لە زێدبوونە و لەسەر ئەم ماڵ هەمیشەیە خۆی ناکات ئەگەر ئەوان چاوەڕێی ئەوە بن کورد سازشیان بۆ بکات و وەکو جەنگاوەری ئەوان مامەڵە بکات بەتایبەت کە لەسەر کەنداوی عەرەبی فارسیەوە تا دەگاتە سەر دەریای سپی ناوەڕاست دەبێتە ناوچەی جێهەژموونی ئابووری و ڕێگەی ئابووری کورد بەشێک بێ لە پاراستنی بەرژەوەندی وڵاتانی دیکە
کورد ئێستا ئەوە ناکات بە تایبەت لە پرۆژەی خۆسەری ڕۆژئاوا بەڵکو کورد وەکو بەشدارێک وەکو هاوبەشێک وەکو پێکەوەژیان وەکو ئەوەی کە هەمویان لە چوارچێوەی دەوڵەتێکی دیموکراتی بژین ئەوەی قبوڵە. دکتۆر درەنگانی دوێنێ شەو ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە کە ئەمریکا هەوڵی ئەمنیکردنی یاخود ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئایا لە نێوان کورد و یاخود سووریا و هەسەدەیە. هەروەها دۆناڵد ترامپ بازدەواکە کە کورد دۆستی ئەمریکایە و ئەمە هیچ گۆڕانکاریەک دروستەکە و بارودۆخەکە ئاساییە کاتەوە کاریگەریەکێ بێ؟ بێگومان هاتنەناوە و تەدەخولکردنی هەر هێزێک و زلێزێکی نێودەوڵەتی و جیهانی بە تایبەت ئەمریکا دەتوانێت بڕیاری یاکلاکەرەوە بدات بەوەی کە ئەم شەڕ و ئاژاوەیە بووە سێ بەڵام بۆ مەجێی لەسەر حسابی مافەکانی کورد و زێدی کورد و گۆڕینی دیموگرافیای کورد نەبێت. ئێمە دەزانین لە بودجەی سەربازی ئەم ساڵی ئەمریکاشدا لە ویلایەتە یەکگرتووەکان نزیکەی 130 میلیۆن دلار بۆ هێزەکانی سووریای دیموکرات و پرتشەکردنی خۆسەری ڕۆژئاوا تەرخان کراوە کە ئەمە ئاماژەیەکی باشە بۆی کە لە ساڵی 2026دا جۆرێک لە هاوپەیمانەتی بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم کەمەی ئێستا شەر تیرۆریزمە هەڵکوتانە سەر نەتەوەی دیکە و سڕینەوەیان و لە ناوبردنیان و بڵێن ئەنجامدانی تاوانی جەنگ لە بە ئامانجگرتنی ناوچە سیڤیلەکان و خەڵکی سیڤیل و بنیادە خەدەمیەکان کەواتە ئەمە ئاماژەیەکی باشە. لەو لاشەوە بەڕاستی ئێمە زۆر جار داغان و کوشتەی دەستی زلێزەکانی کاتێک کە لەسەر مێزی دابەشکردنی جوگرافیا و ئابووری و ناوچەکان بڵێن بوونی کورد بەلاوە دەنێن وەگەوەی کە خاوەنی دەوڵەتی سربەخۆنیە خاوەنی کیانی سربەخۆنیە بەڵام بەڕاستی ئەمڕۆ لە سایەی جیهانگیری و میدیا و دیاسپۆرا و بڵاوبوونەوە و پەرشبوونەوەی کورد بە جیهاندا و ئەم مۆدێلی خۆسەری ڕۆژئاوا و ئەم مۆدێلی کە لە باشوورە و ئەم مۆدێلانی کە لە شوێنانی دیکەش بەڕێوەن جیهان چی دیکە ناتوانێت کورد نادیدە بگرێ. کورد لە ناوبردن و جینۆساید و نکوڵیکردنی حەقیقەتی نەتەوەیەکەی تێپەڕاندووە. ئەوەی کە دەمێنێتەوە ئەوان نەیانەوێت دەسەڵاتێک بەو شێوەیە بەو نمونە تازەیە ببین بەڵکو دەیانەوێ نمونونەکانی خۆیان لەو شوێنانە نەخشەرەکەەکانی خۆیان جێبەجێ بکەن. بێگومان تەدەخولی ئەوانە کاریگەری زۆری دەبێت بەڵام بۆ مەرجێکە ئەوان چاو لە پێگە و مێژوو و ڕەسەنایەتی گەلی کورد نەپۆشن. بەڵێ دکتۆر وەکو جەنابەت باس لێوە کردکە گۆڕانکاریەکان بۆ شێوەیەن و کورد داواکاریەکانی باشە لە ئێستا بێ کورد بە تایبەت کوردانی ڕۆژاوا ئەبێت چی بکەن کە هەندێک بەحساب هاوپەیمانمان هەیە هەندێک هاوپەیمانی گەورەمان هەیە ئەبێ ئێستا پلانەکانی کورد چۆن بێت یعنی بەردەوام لە وتارەکانی ئەحمەد شەرع یاخود جۆلانیە باسی لەوە کرد کە کورد بەشێکی سەرەکیە بێت لە دەوڵەتی نوێی سووریا بەڵام هەر دوێنێ ئیلهام ئەحمەد ئەندامی یاخۆ لە پشتای پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری خۆسەر دەڵێت ئەم هێرشانە بوونە هۆی ئەوەی کە هەرچی ڕێکەوتنەکانی پێشووە هەڵبۆشێت و یاخود کاری پێ نەکرێت. کورد لەمڕۆوە یاخود لە ئێستەیە ئەبێت چه هەنگاوێک هەڵبهێنێت بۆی بتوانێت هەم پێگەی خۆی بەهێز بکات و ڕۆڵی سەرکردەکانی باسی باشووریش بکەن سەرکردەکانی باشووریش چیە بێت لەم نێوەندەیە. دەبێمە چەند خاڵێکی لە بەرچاوی بگرین زۆر گرنگە. یەکەم یەکێتی نەتەوەی لە ئاستەکانی خواری خوارەوە دەست پێ دەکات. اینجا دەگاتە ئاسی سیاسی و کەسایەتی و لایەن و هێزە سیاسیەکانی سەرجەم پارچەکانی کوردستان. خاڵێکی دیکە ئەوەیە کە لە ڕاستیدا تورکیا و جۆلانی ئامانجیان چەککردنی کووردە نەگەوەی کە مافپێدانی کورد. ئەوان کوردیان وەکو ڕووتەڵەیەک دەوێت وەکەوەی کە بێجەرگ و بێبەرگ و بێچەک و بێ هیچ ئامرازێکی بەرەنگاربوونەوە بن کە ئەم دۆخە لە سووریا و لە باشووری کوردستان تێپەڕیوە. ئەنی قەت جارێکی دیکە کورد بەبێ چەک نابینینەوە لە سای دەوڵەتێکدا کە هەموو چەکەکان لە دەستی دەوڵەتەکەدا بێ بەڵام کورد بێچەک بێت. کەواتە ئەوەی کە زۆر گرنگە هەرێمی کوردستان نەکەوێتە ناو ململانەی ئیقلیمی لەلایەکیش بەڕاستی سۆزی نەتەوەی لە ڕێگەی کەناڵەکانەوە نەجوڵێنێ بۆی کە ئەم ناکۆکیە نیشتیمانی کە پێشتر دروست کراوە قوڵتر بکرێتەوە وەکەوەی کە مەسەلەن ئێمە قەت لەگەڵ ڕێزدا بەدیلی کوردی باش بە کوردی جاش نابینین بەڵام هەموو هەڵوێستێکی سیاسی لە هەموو هێزێکی سیاسی لە ئێستادا ئەرکە بەرپرسیارەتیە شەرەفداریە ئەخلاقە و ئەوان واجبێکی مێژویان لەسەر شانەکە
لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان یەکدەنگ بن بەرامبەر بۆ مەترسیانە ئەمڕۆ بۆ زانیاریتان ئەوەی کە ئێستا لە حەلەب دەگوزەرێ هەتاوەکو ئێستا تەدەخولی ڕاستەوخۆی هێزەکانی سووریای دیموکرات نییە وەکردنەوەی بەرەی فراوانی شەڕ نییە بەڵکو تەنیا یەکینەکانی پاراستنی گەلن کە خەڵک بۆ خۆیان ڕێخست و خۆیان چەکدار کردووە بەرگری لە ماڵەکەی خۆیان لە گەڕەکەکەی خۆیان دەکەن نەگەوەی ئەوان بچنە شوێنی دیکەشەوە کەواتە هەرێمی کوردستانیش پەرلەمانی کوردستان دوایینم ئەوەیە کە هێزە سیاسیەکان لە ڕێگەی کنسوڵخانەکان لە ڕێگەی باڵۆزخانەکان پەیوەندی دیبلۆماسی و سیاسیەکانیان ئەم وێنەیە بدەن بە جیهان کە ئێمە گەلێکی هاومۆراڵ و هاومێژوو هاوزمان و هاوکلتور و هاوشوناسین بەتایبەت لە گربوونەوە و خۆپیشاندان و ناڕەزایەتەکان کە ئەمڕۆ لە سلێمانی لە پشدەر لە دەڤەری بازیان و زۆر شوێن بەڕێوە دەچێت نیشانیان داوە کە یەکێتی نەتەوەی لە ئاستی خوارەوەدا هەیە بەڵام دەبواە لە ئاستی سیاسی و سەرکردایەتی هێزولایەنە سیاسیەکان بە جیاوازی هەمویانەوە ئەم یەکێتیش بەدی کرابایە. بەڵێ دکتۆر ئارام قادر مامۆسای زانکۆ سپاس کە ئەم بەیانیە ڕاستەخۆ لەگەڵمان نبووی سپاس بۆ بەشداریکردنت.